پیاوی دەبابەکە کێبوو ڕیزێکتان کە فەرمانی تەقەکردنیان پێبوو یەک بە دوای یەک بەرەو گۆڕەپانێکی قەرەباڵغ دەڕۆیشتن بۆ ئەوەی خۆپشاندانی خوێنکاران سەرکوت بکەن بەڵام پیاوێکی پانتۆڵ ڕەشی کراسپی بەرەو ڕوویان ڕۆیشت و ڕێی لێگرتن ئەمە بەناوبانگترین چیرۆکی تۆمارکراوی ڕوبەڕووبوونەوەی تانکە لەلایەن کەسێکی سڤیلەوە لە مێژوودا پیاوی دەبابەکە یان تانکمان ئەو پیاوەیە کە ڕۆژی 5 حوزەیرانی 1989 لە ڕووی 3 تانکی سوپای چین وەستایەوە کە بەڕێوە بوون بۆ گۆڕەپانی تیانانمنی پەکین تانکی یەکەم چەند جارێک ئەملاو ئەولای کرد بۆ ئەوەی خۆی لێلا بدات بەڵام پیاوە عەلاگە بەدەستەکە کۆڵی نەدا و هەر ڕێی لێگرت دواتر چووە سەر تانکی یەکەم و هەندێک قسەی کرد وامەزەندە دەکرێت لەگەڵ شۆفێری تانکەکە قسەی کردبێت بەڵام تا ئەمڕۆژ نازانرێت ئەو گفتوگۆیە چی بوو هەر ئەوەندەی لە تانکەکە هاتە خوارەوە دوو کەس کە جلی سڤیلیان لەبەردابوو هاتن بردیان ئیتر نەکەس زانی پیاوە نەناسراوەکە چی بەسەر هات و نەکەس زانی چیرۆکەکە بەکوێ گەیشت هەرچەندە گێڕانەوەی جۆراوجۆر هەیە لەبارەیەوە بەڵام هیچیان پشت ڕاستکراوە نین ئەو ڕۆژە سوپای چین لەو گۆڕەپانەدا بە هەزاران خوێنکار و لایەنگری دیموکراسی کوشت بەڵام چیرۆکی پیاوی تانکەکە بۆ هەتایە مایەوە و بۆ سیمبولی بەناوبانگترین ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی لە بەرامبەر تانکدا